ستاندەر دوو پێشنیازی مەسرور بارزانی بۆ یەکێتی لەبارەی پۆستی سەرۆکۆمار ئاشکرا دەکات. لە ئاگەری هەڵبژاردننی مالیکی ئەمریکا هەڕەشەی بلۆکردنی پارەی نەوتی عێراق دەکات. یەکێتی ئەوروپا هۆشداری تون بە ئەحمەد شەڕع سەرۆکی کاتی سووریا دەدات. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە میدیای نزیک لە پارتی ڕاگەیان حزبێک ناتوانێت پۆستێک قۆڕش بکات ئەگەر هەڵبژاردننی بردووەتەوە ئەوە مافی خۆیەتی. لەبارەی پۆستی سەرۆکۆمارەوە مەسرور بارزانی دوو پێشنیاز ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت یان دەبێت پەرلەمانی کوردستان دانیشتنێک بکات لەو نۆ کاندیدەی خۆیان کاندید کردووە کامیان زۆرینەیان هێنا ببێتە کاندیدی کوردستان بۆ پۆستی سەرۆکۆمار یاخود ئەندامانی کورد لە پەرلەمانی عێراق دەنگدان بکەن بۆ یەکلایکردنەوەی کاندیدەکە. مەسرور بارزانی جەختیش دەکاتەوە پارتی زۆرینەی دەنگی کوردستانی بەدەستێنەوە مافی خۆیەتی کاندیدی پۆستی سەرۆکۆمار دیاری بکات و دەڵێت ئەگەر واز لەم مافە بهێنێت تەنها بۆ کاندیدێک دەبێت کە کۆدەنگی نیشتیمانی لەسەر بێت و کاندیدی هەموو خەڵکی کوردستان بێک نەک تاکە لایەنێک. ئاژانسی بلومبێرگ بڵاوی کردەوە بەرپرسانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هۆشداریەکی توندیان داوەتە پارێزگاری بانکی ناوەندی عێراق سەبارەت بە ئەگەری گەڕانەوەی نووری مالیکی بۆ پۆستی سەرۆکوەزیران و وتویانە ئەگەر مالیکی ببێتەوە بە سەرۆکوەزیران واشنتۆن دەست دەگرێت بەسەر تەواوی داهاتی نەوتی عێراقدا و ڕێگری دەکات لە گەیشتنی دۆلار بە بەغدا. بەپێی راپۆرتەکە ئەما وەک فشارێکی توند دەبیندرێت بۆ ڕێگریکردن لە بەهێزبوونی هەژمونی ئێران لە عێراقدا چونکە پارەی نەوتی عێراق لە بانکی فیدراڵی ئەمریکادایە و هەڵبڕیارێکی لەو جۆرە دەبێتە هۆی هەرێسێنانی ئابووری و دارایی عێراق. ئەوە لە کاتێکدایە بڕیارە ئەمڕۆ چوارچێوەی هەماهەنگی بۆ بڕیاردان لەبارەی لابردنیان مانەوەی نووری مالیکی بۆ کاندیدی پۆستی سەرۆکوەزیران کۆ ببێتەوە. ئەنجومەنی یەکێتی ئەوروپا هۆشداری لە هەستیاری قۆناغی ڕاگوزەری لە سووریا و ئاماژە بەوە دەکات مەرج نییە کەوتنی ڕژێمەکەی بەشار ئەسەد سەقامگیری بۆ سووریا دەستەبەر بکات. دەڵێت بە لەبەر چاوگرتنی بەردەوامبوونی کەسایەتیە دڵسۆزەکانی ڕژێمی پێشوو لە پێگا سەرەکیەکانی ناو دامەزراوەکانی دەوڵەتدا مەترسیەکی گەورە دروست کراوە. لە پەرلەمانی ئەوروپا پەیامێک ئاراستەی سەرۆکاتی ئەنجومەنی یەکێتیەکە کرا کە لەلایەن قوبرسەوە سەرۆکاتی دەکرێت بەشێکیان نیگەران بوون لەمانەوەی کەسانی هاوسۆز و لایەنگری بەشار ئەسەد لە حکومڕانی ئێستای سووریادا و مەترسی ئەوەش نیشاندرا. ئەوە لە کاتێکدایە لە 23 حوزەیران یەکێتی ئەوروپا پاکێجێکی سزای توندی سەپان کە بریتی بوو لە بلۆککردن و دەست بە سەرداگرتنی سەروەت و سامان و قەدەغەکردنی گەشتکردن بەسەر 5 کەسدا کە پەیوەندیان بە ڕژێمی ئەسەدەوە هەیە لەگەڵ ڕێگریکردن لە چوونە ناو خاکی یەکێتی ئەوروپاوە.